لە ڕوانگەی هەستکردن بە پرسەنەتەوایەتیەکان و هەوڵدان بۆ پاراستنی یەکریزی کوردانی چوارپارچەی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو شێوەیەک یارمەتیدەر و هاوکار بووە، بەتایبەتی بۆ کوردانی باکوور و ڕۆژاوای کوردستان کە ئەوان ئێستا لە شۆڕش و بەدەستهێنانی دەستکەوتی گەورەدان بۆ گەلی کورد. لە هەر ئان و ساتێکدا بۆ بابەتە چارەنووسسازەکان یەکێتی ئامادەیی هەبووە بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی حیزبی لە هەموو قۆناغەکانی خەباتی سیاسی و چەکداری بە درێژایی مێژووی دروستبوونی. یەکەم پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان بەدەست پێشخەری جەنابی مام جەلال و لە سەردەمی ئۆزالەوە دەستی پێکرد کە ئەمە بۆ بناغەیەکی باش بۆ ئەوی لە قۆناغەکانی داهاتوودا دەوڵەتی تورکیا دان بە مافەکانی گەلی کورددا بنێ و هەوڵدا لە ڕێگای پرۆسەی ئاشتیەوە چارەسەری دۆزی کورد بکات لە باکووری کوردستان. لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا ئەبینین لە ڕۆژاوای کوردستان کاتێک وڵاتەکەمان ڕوبەڕووی خەتەرناچی ئەبێتەوە، دیسان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ براکانمان لە ڕۆژاوای کوردستان درێخی نەکردووە لە پشتیوانی سەربازی، لە پشتیوانی دارایی، لە پشتیوانی دیبلۆماسی. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە هەمیشە لە سەنگەری پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستاندایە لە هەرچوویەک بن. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەڵوێست ڕوون و ئاشکرای هەبووە هە لە دەربڕنی ناڕەزایی لە کاتی هەڵکەندنی خەندەق لە دژی کوردانی ڕۆژئاوا لە بەرامبەریشدا پشتگیری تەواوی بەڕێو پێشچوونەکانی ئەو پارتیە کوردستانی کردووە لە مافی خۆبەڕێوەبەری و دروستکردنی کانتۆنەکان بە پێی توانەش هاوکاری سەربازی و لۆجستی و دابینکردنی چەک و دەرمانی پێویستی بۆیان درێغی نەکردووە. بۆ باکووری کوردستانش بە هەوڵی سەرۆک مام جەلال هەر لە سەردەمی تۆرکۆتۆزال لە ڕێگای ئاشتیانە لە هەوڵی چارەسەرکردنی کێشەی کووردا بووە. لە ئێستاشدا لە ڕێگای پشتگیریکردنی هەدەپە لە هەڵبژاردنەکان و ناڕەزایی دەربڕین لە دژی هەموو شێوازەکانی لەشکرکێشی بەردومانەکانی تورکیا بە گوند و ئاوایەکانی باشووری کوردستان بە هەموو شێوەیەک پشتگیری و پشتیوانی ئەو هێلە نەتەوەیی کردووە کە خزمەت بە دۆزی گەلی کورد دەکات لە چوارپارچەی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان د سیاسەتی کورددا جیەکی خۆیە دیار هەیە بە تایبەتی ئەو پێواژوویەک و gelême de her çarparçı Kurdistan'ı da dera derbastı ve pır be hestiyare deskeftu rojava heye şoreşi rojava heye li Bakurê Kurdistan'ı tekoşineki mezin li dijî dagirkeriya Türkiye heye ve divi demeda jî pêwîstî bi siyaseti netewî û siyaseti demokratik heye. Yekîtî Niştimanî Kurdistan di siyasetê xwe da her ev rastî dibîne ji bo wî jî dem tekoşînê Bakurê Kurdistanê da hem jî şoreşê Rojava da piştgiriyê her duyan jî dike kiriye. Ev tiştekî zor bi qîmetê ve qîmetê yekîtiyê Niştimanî Kurdistan jî di nav gelê Kurd da hin zêdetir dike. یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەک لە پێویستی بۆ خەباتی ڕزگاری نیشتیمان دروست بووە هەمیشە لە هەوڵی ئازادی و ڕزگاری پارچەکانی تری کوردستاندا بووە لە هەموو بارودۆخەکانیشدا خاوەنی ڕاو دیدگا و پەیامی جیاوازی خۆی بووە بەرژەوەندی نەتەوایەتیەکانی لە پێش هەموو ئەرکەکانی خەبات داناوە لەو پێناوەشدا بە هەزاران ڕۆڵەی خۆی پێشکەش بە خاک و نیشتیمان کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر پشتگیری پەیامی پارتی کرێکارانی کوردستان و کوردانی باکووری کردبێ وەک هێزێکی کوردی لەلایەکی تریشەوە پشتگیری دانیشتوانی بناری قەندیل بووە کە سەردەمانی قەندیل شوێنی مانەوەی هێزە پارتیزانەکان و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. عوسمان کورسات نیوز بناری قەندیل.